بە ساڵاچوو نەخۆش خاوەن پێداویستی تایبەت دەبێت چەند کاتژمێرێک لە نۆرەدا بوەستێت تا موچەکەی وەردەگرێت. ئەمە چیرۆکی ژیانی خانەنشینان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە سەرباری دواکەوتن و پێنەدانی موچەکانیان لە کاتی خۆیدا لە بارودۆخێکی خراپ و بە گەرما و سەرما تەنانەت ڕۆژەکانی پشوو هەینیشدا بووەتە پیشەیان تا موچەیان پێدەدرێت. ئەم شارە قەرەباڵغی زۆر لەسەرێ لە پێنجۆنەوە تا هەڵەبجەی تازەوە تا عربەت و تا سەیسایقەوە خەڵی هاتێ و بۆیدا مەعاشخۆری زۆرێ هەمانە سێ و نو هاتووە هەمانە چوار و نو هاتووە ئیبانی سێ و نو بەیانی چواری و نوی بەیانی هاتووە دەیرەی ئەبێ سەرە بگری سەرە نەگری بەری ناکەوێت و ئێوە شەڕ و شانەخڕە و ئێوە پاڵە نوێکو وەڵی ئیمڕۆ زۆر باشە بە قورئان ڕۆژی وا هەیە هەر مەرگی خۆی و ئاواتە خوازی تا بەشیەکە تۆ بەشیەکە نەبەخوا بەشی ناکە لەکوێوە بەشیەکە بەخوا هەرەوەیە کە بیاوە خەست کرێ خان و کرێ کارەبا و کرێ ئاو و کرێ دار و وەرد و ئیمایە 500,000 وەرەگرێ وەڵی بەشی هیچی ناکە مۆلیدە هەر عینی چن. هەموو مانگێک گەیشتن و دابشکردنی موچە چەندین ڕۆژ لە باری ئاسایی تێدەپەڕێت. شێوازی دابشکردنەکەشی لە بەردەم بانکەکان نۆرەگرتنە. یەکێک لە خانەنشینان دەڵێ بەم ڕۆژەیە نییە لە سەعات 3:30 شەوەوە هاتوین تا زووتر موچەکەم وەربگرم. هەلوەڵای شە بێتە سەرەوە خۆی بانقی نییە بۆ ئەوان وەجیا بکرێتەوە با بانقی ئەوان وەجیا بووە ئێستا من لە سەعات 3:30 هاتمە کاورا با باکەم ئەندامیێنی بێدەرا باوەلای منە بڕۆ دروستە یاساییە ئەی بۆ مناڵێکی ناکەوە وەکیل بێتی هەموو شتێوە سەری هەڵەوجاتکەوە سەر کەسان ناتکە ئەیتر مەجبورین چی بکەین ئەوە نییە ئەگەر نەخۆشنەوە مام هەمگە پیاگە بوێستێ من لە گەدانیشم عیبە نییە کابرا لە نەبوونی و داماگێت هێتەگرا لە شەرمنە لە پیاگەکانە لە کوڕەکانە لە هیچەکان داماگین خەڵکە بە ڕۆژی جمعە هاتووە تەرتیبێکی نییە ڕێکپێکدا بۆیە گوڵی بە سیستەمێکی ڕێکپێک دەیناکردایە کە خەڵکەنیە سەرایان دانێبەتە ئێستا یعنی جاری وایە من خانشینم بە سێم ڕۆژ دەگرم سێ ڕۆژەکە ئێستا ئاوارێکی لانی ڕۆژ جمعە ناڕەحەتە قەرەباڵغە ئەتوانێت ئەبێت چەند شوێنێکەوە شوێن تەوزیعگانە چەند شوێنە دانی چەند شوێنە بینایە بیانی مۆسەفەکان زیاکەن یا چەند لە شوێن لە سێ چوار شو بنکەوە تەوزیعکەن ئەو کاتە ئاسانکاری بۆ خەڵک. دۆخی موچەخۆران لە هەرێمی کوردستان بەگشتی خراپە هەر کات موچەیان پێدەدرێت بەشێکی لێ دەدەنەوە بە قەرز بۆ هیچ موچەخۆرێک ناتوانێت پلانێکی ڕێکوپێک بۆ ژیانی ئاسایی دابنێت. کێشەکانی نێوان هەرێم و بەغداد لەبارەی موچەوە بەردەوامی هەیە وەردووکیانێک دی تۆمەتبار دەکەن. لەو نێوەندەشدا هاوڵاتیان و موچەخۆران زەرمەندن. موچەی مانگی 12 ساڵی ڕابردووش بەبێ ئەوەی باسی لێوە بکرێت دیار نەما. سامە فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.